دووهەم پارچەی تیپی ئەلف پارچە شێرێکی ئێجگار بە سۆزە ینی سۆزەکانی مەولەوی ئەو سۆزەیەک لە شاری مەولەویایە بە تەواوی دەرێخا ئەفەرمی مامۆستا نووسوێتێن پارچە شاری لە سەردەمی فەقێیەتیدا بۆ شێخ عەزیزی جانەوەرەیی هاوڕێی نووسیوە کە لێی گوێ بۆتەوە و چووە بۆ بانە شێخ عەزیز بۆ بانە چووە و ئەمیش ئەم پارچە شاری بۆ ناردووە ئەفەرمی ئازیز دیارن واغەی لوامن ئەلوەدای ئاخر ئەوە نامامن واتە ئازیز دیارە وادە تقریبەن بە کوردی کراوی وعدەیە کاتی لواژ یعنی ڕۆشتن کاتی مردنمە ئازیز دیارن واغەی لوامن ئەلوەدا بە کوردی کراوی ئەلوەداعە خوا حافیزی و ماڵاوایی ئەلوەدای ئاخر ئەوە نامامن واتە خواحافیزیکردنی کۆتاییەکە کە جارێکی تر ناگەڕێمەوە ئەوە نامامەن یان نەگەڕانمە دواوە یانە جارێکی تر ناگەڕێمە دواوە کۆتایی کە ئینسان مرد تازە ناگەڕێتەوە ئەوە ناما بەسەرێک ئەوە نامامەن یان نەگەڕانەوە ئازیز دیارن واغەی لوامن ئەلوەدای ئاخر ئەوە نامامن ئازیز دیارە وعدەی ڕۆشتنمە و خواحافیزی کۆتایی نەگەڕانەوەمە وازە حتایەرە دەوڵەتەکەی وەسڵ پانە زەواڵن جارێوتر دیێن باڵات مەحاڵن تا ئێستا ئێمە لە ئیقباڵی و دەوڵەتێکا بووین کە بە یەکگەیشتن بوو عادەتەن ئینسانیش لە مردنایە پێی بەرەو تیاچوون ئەڕوا پانە زەواڵن نسبەتی تیاچوونی زۆرە جارێوتر دیێن باڵات مەحاڵن جارێکی تر زەحمەتە من تۆ ببینمەوە من وا دیارە بمرم و بە خزمەتت ناگەمەوە دەوڵەتەکەی وەسڵ پانە زەواڵن جارێوتر دیێن باڵات مەحاڵن سادڵم وەشکەر و ئیلتیفاتێ بوویە وەلاوە بوینون ساتێ دڵم وەشکەریانە دڵم خۆشکە و ئیلتیفاتێ بەلاکردنەوەیەک ئیلتیفات کەلیمەیەکی عەرەبیە بوویە وەلاوە لایەکەرەوە بەرەو دواوە و بوینون ساتێ یەک تۆز با چاوم پێکە بێ چونکە ئاخری ژیانمانە با بەیۆ شنۆی شیرین ڕازەکەت گۆش دەرۆ لایێ مەینەت گازەکەت با بەیۆ شنۆی شیرین ڕازەکەت یانێ با شنۆی قسە خۆشەکانت ڕازە شیرینەکانت بێت قسە خۆشەکانت گۆش دەر و ینی گوێ شلکەم لایە یانێ تاوێ لادێ ئەمە تکرارە بێتۆ لە هێنا زۆر لایە یانە جارێکی تر تاوێک مەینەت گازەکەت ئەو کەسە کە ئەو خۆشەویستت کە مەینەت گازی لێگرتووە بەخۆیەڵێ بەڵێ با بەیۆ شنۆی شیرین ڕازەکەت گۆش دەرۆ لایێ مەینەت گازەکەت با شنۆی ڕازە شیرینەکان و قسە خۆشەکانی تۆ بێت و گۆش دەرۆ لایە جارێک تاوێک لادەیانە تاوێک گوێ بدا مەینەت گازەکەت ئەو کەسە کە مەینەت گازی لێگرتووە مەینەت گاز لێگراوەکەی گێراوەکەی تۆ کە من مەینەت گازی لێگرتووم خەفەتبار و مەینەتبارم ئاخر سەفەرن ڕاخەی لێ دوورن مەنزڵ بێ پایان تۆشە زەرورن تر ئینسان مردن سەفەرێکی زۆر دوور و درێژە سان لە مردن و لە گیان دەرچوون و دەست پێ ئەکات خوا نەخواسە ئەگەر بە جەهەنەمی شابڕوات و دوایی بچێتە بەهەشت زۆر زۆری پێچێ ئاخر سەفەرن ڕاخەی لێ دوورن مەنزڵ بێ پایان تۆشە زەرورن ئاخر سەفەرە و ڕێگاکەش زۆر دوورە و مەنزڵەکە کۆتایی پێ نایە و پێویستە ئینسان تۆشەیەکی پێبێ جا ئێستا داوای تۆشە لەوە کات یعنی ئەوەی کە من سەفەری درێژی پێ ئەنجام بدەم ئەبێ هینەکەم لە لای تۆوە بێ تۆشەکەم لە لای تۆوە بێت بەڵێ با ببۆ نەبەین گەردنازای کێزانەوە چۆن بۆ ئەی دنیای فانی دینە تۆشەی چەم مەیل تۆشەی دڵ ڕاز و تۆشەی گۆش مەنزڵ وە مەنزڵ دین یانە چاوپێکەوتنت دینە تۆشەی گۆش ڕاز بەڵێ دینە تۆشەی چەم چاوپێکەوتنی تۆ تۆشەی چاومێ مەیلت تۆشەی دڵ ئارەزوومەندی و مەیل و حەز لێکردنی تۆ و پەیوەندی تۆ لەگەل منا ئەبێتە تۆشە بۆ دڵم
ڕازت تۆشەی گۆش قسە خۆشەکانت ڕازەکانت ئەبێتە بە تۆشەی گوێم گۆش منزڵ وە منزڵ چونکە ڕێگەکە دوورە منزڵا و منزڵ ئەم تۆشانم پێویستە بۆ ئەم سەفەرە دوور و درێژە کە باسی کردووە وازە هەتا ئێستا کێزانۆ چۆن بۆ ئی دنیا ئەی دنیای فانی ئەوە فانی نییە چونکە غەڵەتە فانی لەگەل ئازادیە ڕێ ناکەوێ ئەی دنیای بایی بادی یانە تیاچوو بەڵێ کێزانۆ چۆن بۆ ئەی دنیای بایی یان ئەو دنیا کە تەواو ئەبێ با ببۆ نەبین گردن ئازایی با گردن ئازایەک لە نێوانمانە هەبێ جا ئیسە بیر لەوە کاتۆ گوناهەکانی ئەم چییە و هی ئەو چییە و ئەم چی بەلای ئەوە هەیە تا ئەو گردنی ئەم ئازاکە ئەم چی هەیە بەلای ئەوە تا ئەو گردنی ئازا بکە ئەڵێ من شەوێ ناڵەم جۆشاوەردە بۆ سەگی ئاسانت بێدار کردەبوو یەکێ لە گوناهەکانی من ئەوەتانێ ممکنە تۆ لە دەرماڵی خۆتا خەوتوی بە ئیسراحەت و سەگ ها لە بەردرگاکەتا و من ناڵ و هاوارم کردبێت و سەگەکە خەبەری بوو بێت و ئەو گوناهەکانی منە چ سۆزێکی تایە من شەوێ ناڵەم جۆشاوەردە بۆ سەگی ئاسانت بێار کردەبوو وازحە ناستە بۆ سەیل دیەم نەفەسێ نەسیم گەرد پات بەرۆپەی کەسێ چەند بە قووەتە ناستە بوو یانە نەیهێشت بێ نەیهێڵا بێ نە هەر بەسەر یەکۆ ناستە بۆ یانە نەیهێشت بێ یا ناستە بۆ سەیل دیەم نەفەسێ گوناهەکانی خۆی باسەکە یا نەیهێشت بوو لافاوی چاوم یەک لەحزە مەجای ئەوەی نەدا بێت نەسیم گەرد پات بەرۆپەی کەسێ کە با تۆزی پێی تۆ ببا بۆ یەکێک یعنی من گریابم و دنیام پڕ کردبێ لە تەفرمێسک و تەڕ بوو بێ خەڵکی تر مەیوز ببوون لەوە کە تۆزی پێت بچێ بەسەریانە کەەوە بەرەکەتێکی زۆر گەورەیە یا ناستە بۆ سەیل دیەم نەفەسێ نەسیم گەردپات بەرۆپەی کەس وازحە جەمینت زەحمەت نیگام کێشا بۆ کەفە پات وەخار دیەم ئێشا بۆ ئەڵێ جەمینیانە دەموچاوی تۆ زەحمەتی بۆ ڕوانینی منی کێشا بێ من تەماشای دەموچاوی تۆم کردبێ ئەو تەماشاکردنی منە بوو بێتە سەبەبی ئەوە دەموچاوی تۆ ئێشی پێگەیشت بێ ئەوە لە شعرێکی ترا ئەڵێ زۆرش بەقوتە ئەڵێ ئەوە ئەو دۆستەم ناسکە نەکشتی بەرکەوێ خەیاڵی ماچکردن ئەمەی لەتەکە ئەڵێ جەمینت زەحمەت نیگام کێشا بۆ ئەمەیەکە لە گوناهەکانی من دەموچاوی تۆ زەحمەتی ڕوانینی من بۆی کێشا بێکەوە گوناهیەکەی منە کەف پات وەخار دیەم ئێشا بوو یا تۆ قاچت ناو بەسەر چاوی منە بەری پێی تۆ بە درکی چاوەکانی من برژانکانی من ئێشا بێ ئەمە تاوانێکی تری من وازحە جەمینت زەحمەت نیگام کێشا بۆ کەف پات وەخار دیەم ئێشا بوو یا کردە بۆ دڵ دێوانەی دڵتەنگ وەختە نیشانەی دڵان پەی خەدەنگ پەلەپەل پەی زەوق زامێوە تیرت ئازار دا بۆ تای زۆلف زنجیرت ئەم دوو شعرە بە یەکۆ معناییەت لە ئەدەبیاتە زولف ئەکرێ بە داوی دڵی خۆشەویست ئێستا جانەوەرەیەکەی کردووە بە خۆشەویستی خۆی زولفەکەی ئەوی کردووە بە داو بۆ دڵی ئەمجا ئەڵێ یا کردە بۆ دڵ دێوانەی دڵتەنگ یا دڵی دێوانەیەکی دڵتەنگ کە من بم وەختە نیشانەی دڵان پەی خەدەنگ وەختی هەرچی دڵە چاوەڕوانی ئەوەی کردبێ کە تیری تۆی بۆ هاوێژرێ کەسانی تر عاشقی تر زۆرن ویستی بێت تیر هەبە هاوێژی بۆ دڵەکانی تر دڵی من پەلەپەل پەی زەوق زامێوە تیرت دڵی من پەلەپەلی کردبێ بۆ خۆشی ئەوە زامێکی پێ بگا بە تیری چاوەکانی تۆ برژانکانی تۆ ئازاردا بۆ تای زولفی زنجیرت تای زولفە وەکو زنجیرەکەی تۆ کە دڵی منیتیایە ئازێتی کردبێ پەلەپەلی کردبێ و زولفی تۆی ئێش ئازات پێگەشت وازحە یا کردبێتی بەڵێ بەڵێ پەلەپەل پەی زەوق وەختە نیشا یا کردە بۆ دڵ دێوانەی دڵتەنگ وەختە نیشانەی دڵان پەی خەدەنگ
پەلەپەل پەی زەوق زامێ وەتیرت ئازار دا بۆ تای زولفە زەنجیرت ئەمە گوناهەکانی من پێویستی هەوەیە بە تۆ عەفوم کەی ئیتر ئاخر سەفەرە و تۆ ئەڕۆی بۆ بانە و چاومان بە یەک ناکەوێ و لەوانەیە بمرین و پێویستمان بە گەردن ئازایی هەیە ئەم هەموو تاوانەم هەیە کە یەکێک لە تاوانەکانی من ئەوەتانێ گریاوم لە دەرماڵی تۆ تۆزەکەی نەماوە خەڵکیش ئاواتە خواز بوون تۆزی دەرماڵی تۆ بچێ بە ڕوو دەموچاویانە پیانەچوو بێت ئەوە گوناهی منە سەگەکەت خەبەری بۆ تۆ بەڵێ یاخۆ تۆ دابۆت وە دڵ مەزەی مەرگ تیرە خەدەنگت دابۆ نەتۆی جەنگ نەتۆی جەرگ ئەمە گوناهەکەی ئەو باسەکە یاخۆ تۆ دابۆت وە دڵ مەزەی مەرگ یا تۆ بە دڵی منە مەزەی مەرگت چەژاند بێت بە دڵی من و تیر خەدەنگت دابۆ نەتۆی جەرگ تیری خەدەنگەکە کەمە بەسی برژانگەکەیەتی تیری برژانی تۆی کێشا بێتت بە جەرگی منە ئەوەش گوناهێکی تۆیە کەوا بێ ئەوە تۆ لەولاوە گوناهباری پێویست هەیە بەوە کە من گەردنە ئازاکەم یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیر ئەندازی کردە بۆت تەقسیر یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر یا مەردە بۆت دڵ مەردە یان شکاند بێت بەڵێ دڵ شکان مەرد یان شکا بە زمانی هەورامی ئەڵێ تۆ لەبری دڵخۆش دڵ شوێنی سۆز و خۆشیەکانە ئەڵێ تۆ عەزابی دڵت داوە لەبریەوەی بینێ بە دڵمەوە بە جەرگی من تەوە ئەوەش معنایەکی تریەتی بەڵێ ئەوەش معنایەکی تریەتی بەڵێ یاخۆ تۆ دابۆت وە دڵ مەزەی مەرگ تیرە خەدەنگت دابۆ نەتۆی جەرگ یا تۆ مەزەی مەرگت کێشە بدابێ لە من و تیری برژانگەکانت گابێتی لە جەرگی من یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیر ئەندازی کردە بۆت تەقسیر یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر مەردە بێ یان شکاند بێت دڵی دێوانەیەکی دڵگیری من وات دڵی یەشاند بێت و جەتیر ئەندازی کردە بۆت تەقسیر تەقسیر کردبێت یعنی دڵی منە بەوە شکاند بێ کە تیری نەهاویشت بێ بۆ من یا بەڵێ یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیر ئەندازی کردە بۆت تەقسیر واتە ئەگەر دڵیش من لە تیر بێبەش نەکرد بێ کەمت دابێتێ و درێغی لێ کرد بێ و بەوە دڵ شکاندبم مامۆساوای معنا کردو وازحە یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیر ئەندازی کردە بۆت تەقسیر یا نەدا بۆت تۆز گەردە پاڵاکەت پەرەی سورمەی چەشم چەم سفتەی باڵاکەت یا نەدا بۆت تۆز گەردە پاڵاکەت تاوانێکی تر ئەوەتانی من داوام کردبێ تۆزێک لە گەردی کەوشەکانت بێ بە من بیکەمە چاوم یا نەدا بۆت تۆز گەردە پاڵاکەت پەرەی سورمەی چەم سفتەی باڵاکەت بۆ ئەوە بۆ کلەی چاوی کەسێک کە سوتاوی باڵای تۆیە من سوتاوی باڵای تۆم تۆش ئەو تاوانە کردبێ تۆزی گەردی کەوشەکان نابێ بە من تا بیکەمە چاوم ئەمە گوناهێکی تری تۆیە کابێ من گوناهم هەیە تۆش گوناه هەیە یا نابۆ تۆز گەردە پاڵاکەت پەرەی سورمەی چەم سفتەی باڵاکەت جا ئیتر ئێستا هەردووکمان گوناهبارین ئێستا تۆ من عەفوەکەی یا من عەفوەکەی من تۆ عەفوەکەم تۆ بوو یەرجە من زوو یەردم هیممەت بۆ هاژار مەحرومیت وەردم تۆ بوو یەرجە من تۆ ببوورە لە من زوو یەردم هەر زوو گەردنی تۆ مازا کردووە تۆ بوو یەرجە من زوو یەردم هیممەت بۆ هاژار مەحرومیت وەردم هیممەتێ بکە ئەوە من ژاری دووری لە تۆم خوارد ژەهری دووری لە تۆم خوارد و تۆ لە من دوور کەوتی تۆ ڕۆشتی بۆ بانە و جارێکی تر ناوبینم چەبگەرد پەی دووریت شانا مۆرەی نەرد وەزاهر بانەش وە بەهانە کرد ئەڵێ گەردشی سووری خراپی زەمانە مۆرەیەکی نەردی هەڵدا بە زاهرەن بانەی کردووە بە بەهانە ئەگینا مەسەلە هەر دووریدانی بەوبەختی منە تا فەڵک پەیمان نەبەهانە بۆ ئەرسەد بانە بۆ با شوکرانە بۆ تا گەردوون
بەهانەی من و لە تۆ جیاکردنەوەی ببێت ئەگەر هەر بانەش بێ قەچێکە هەر هێشتا شکرانەی خوا بێ جایسە بانەی ئەرسەد بانە بۆ با شکرانە بۆ ئەر فرسەتش دا پەی دڵخەمینت عمرێ دووبارەن جارێ و تەردینت ئەر فرسەتش دا یعنی گەردوون فاعلی فرسەت بەڵێ ئەگەر گەردوون فرسەتێکی دا با شکرانە بۆ دیسان سوکری خوا بێ ئەر فرسەتش دا بەڵێ عمرێ دووبارەن جارێ و تەردینت ئەگەر جارێکی تر توانێت گەردوون وای کرد جارێکی تر تۆ ببینم تەمەنێکی تازەم پێگەیوەتەوە وەرناستش ئازیز تۆوە سڵامەت دیێنە دیار کەوتە و قیامەت ئەر ناستشیانە نەیهێشت ئیتر بۆ هەمیشەن کەلیمەی ناستش وەرناستش ئازیز تۆوە سڵامەت ئیتر یاخوە تۆ سەلامەت بی و تازە من مردووم دیێنە دیار کەوتە و قیامەت دیدەنی دیداری من کەوتە قیامەت جا چ زانە چ سۆزێکی تایە ئیسای خوێنمەوە دەقەکەی ئازیز دیارن واغەی لوامن ئەلوەدای ئاخر ئەوە نامامن جانەوەرەیی جانەوەرە دەیەکە بەڵە ئازیز دیارن واغەی لوامن ئەلوەدای ئاخر ئەوە نامامن دەوڵەتەکەی وەسڵ پانە زەواڵن جارێوتەر دیەن باڵات مەحاڵن سادڵم وەشکەر و ئیلتیفاتێ بویە وەلاوە بوینون ساتێ بابەیۆ شنۆی شیرین ڕازەکەت گۆش دەرۆ لایێ مەینەت گازەکەت ئاخر سەفەرەن ڕاخەی لێ دوورن منزڵ بێ پایان تۆشە زەرورن دینت تۆشەی چەم مەیلت تۆشەی دڵ ڕازت تۆشەی گۆش منزڵ و منزڵ کێزان و چۆن بۆ ئەی دنیای بایی با ببۆ نەبەین گەردنازایی من شەوێ ناڵم جۆژاوەردە بۆ سەگی ئاسانت بێار کردە بۆ یا ناستە بۆ سەیل دیەم نەفەسێ نەسیم گەردپات بەرۆپەی کەسێ جەمینت زەحمەت نیگام کێشا بۆ کەف پات وە خار دیەم ئێشا بۆ یا کردە بۆ دڵ دێوانەی دڵتەنگ وەخت نیشانەی دڵان پەی خەدەنگ پەلەپەل پەی زەوق زامێوەتیرت ئازاردا بۆ تای زولفی زنجیرت یاخۆ تۆ دابۆت و دڵ مەزەی مەرگ تیری خەدەنگت دابۆ نەتۆی جەرگ یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیرەندا یا مەردە بۆت دڵ دێوانەی دڵگیر جەتیرە نازی کردە بۆت تەقسیر یا نەدا بۆت تۆز گەردە پاڵاکەت پەرەی سورمەی چەم سفتەی باڵاکەت تۆ بوو یەرجە من زوو وێردم هیممەت بۆ هاژار مەحرومیت وەردم چەبگەرد پەی دووریت شانە ئەمۆرەی نەرد وەزاهر بانەش وە بەها نەکرد تا فەڵەک پەیمان نەبەهانە بۆ ئەرسەد بانە بۆ با شکرانە بۆ ئەر فرسەتش دا پەی دڵخەمینت عمرێ دووبارەن جارێ و تەردینت وەرناستش ئازیز تۆوە سڵامەت دیەنە دیار کەوتە و قیامەت وصلى الله وسلم پاڵا کەوشە ئازیزم ئاهیر دووری باڵای تۆ جەستەم کردووە بوڵ شەماڵ بەرد پەیکۆ ورشەی پرشەی تاو کوورەکەی جەستەم شەرارەی لولەی پێشەی شکەستەم گرمە و پزیسکەی چەخماخەی پارە بەرق و بریسکەی شعلەی شەرارە شاخەی شریخەی بروسکەی دەروون نەچەم شەتاوان جاری کرد چوون هوون مەوج مدۆلافا و هوونە دجلەی دڵ نەفوارەی چەم هورمشان و گەڵ کای دڵم نەگێز مەوجی فەنادا مۆڵەقەن نەبین خۆف و ڕجادا تۆیج ئینسافت بۆ هەنیوە سەنوەس بالله جەدوریت هابیم وە قەقنەس تاکەی چون مەجنون وێڵە هەردان بم تاکەی خەمزەدەی باری هجران بم هەر ساتێ دووریت 100 ساڵت جەلام دەردم کاریەن وە سەرگەردت بام بەزەیت بەرەوە وە جەستە و حاڵم ڕیشەم بەرامە هەرە گوڵ